خەزەکەی گۆرانی سلۆ بڵێ یاخود هەڵپەرکێشات؟ وەڵاهی هەڵپەرکێ حەزم لێیە. من لە بڕێکە ئەچمە لای ویزەکانی لای میوزیکەکانیش لە کۆتایەکانی دەدەقی ئەخیرە بەیانەکەم بە هەڵپەرچێ حەزم لێ ئەمە هەردووکی کاتە حەزم بەتەکید من خۆم ستایلی من زیاتر ڕۆمانتیکە بەڵام هەڵپەرکێشم حەز لێ جابەجا بێڵێ حەزت لێتی گۆرانی عەرەبیش حەز لێ بەڵێ ئەمە مامۆستاوای کردو حەستان لە گۆرانی عەرەبیوانی کە کاری بۆکەن یاخود ناهەرخۆ لە بنەڕەتە حەز بۆ خۆیان من لە مناڵیەوە حەزم لێە یعنی من کە هاتمە لای مامۆستا بیدایەتەن بەعزە گۆرانەیەکم بۆت بە عەرەبی وتی ئافەرم سەقافەتی عەرەبیت زۆر باشە و فەناری هەبوو یعنی من متابع بووم لە تەمەنی مناڵیەوە خاصە بۆ هونەرمەند عەرەبەکان بێ لە هونەرمەندەکانی خۆمان وەکو هونەرمەندە کوردەکان طبعا هەمیشە گوێگریان بوومە و هەمیشە حەزم لە دەنگیان بوو و حەزم کردو گۆرانەکانیان لەبەرکەم